شازادەکانی قاجار زوڵمی زۆرتر ئەهێننە کوردستانەوە. سەردەمی قاجار هاوزەمان بوو لەگەڵ هەوڵدانی دەوڵەتە گەورەکانی ئەوروپا بۆ پەلهاویشتن لە ئاسیا و ئەفریقا. رووسیا چاوی بڕی بۆ ناوچەکانی سەروی ئێران. جەنجی ئێرانی ڕووسی داوازی خشوونی ئێرانی ئاسیایی لە بەرامبەر هێزی دەوڵەتی رووسی ئەوروپاییدا دەرخست. فەتح عەلی شا هەواڵی جەنجی فەڕەنسی رووسی بیست بوو. لە 1290دا نامەیەکی بۆ ناپلیۆنی ئیمپراتۆری فەڕەنسی نووسی، داوای هاوکاری لێ کردبوو دژی رووسیا. ناپلیۆنی ژەوسا کەڵکەڵەی گرتنی هندستانی لەسەرا بوو. ئەمەی بە هەڵزانی پەیمانی جەنجی سیاسی بازرگانی فینگنشتاین 1222 لەگەڵ بەست. نامە و نێردراوی تایبەتیشی بۆ لێکۆڵینەوەی هەلومەرجی جوگرافی، سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی ئێران و جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە ناردە ئێران. ناپلیۆن بە هیوا بوو لە سۆنگەی دۆستایەتی ئێرانەوە گوشاری ڕووسی و ئینگلیزی لە ئەوروپا لەسەر خۆی کەم کاتەوە و ڕێی لەشکرکێشی و داگیرکردنی هیندستانی بۆ تەخت بێ. هیوای لەسەر ئەوە هەڵچنی بوو کە هەم هێزەکانی ئێران لەسەر ڕێوشوێنی سوپایی ئەوروپا ڕێک بخاتەوە بۆ ئەوەی ببێتە پشتیوانی لەشکرکێشی داهاتووی فەڕەنسا بۆ سەرهیند و هەم بتوانێت تەبایی و یەکێتی ئێرانی عوسمانی بکاتە گوشارێکی قورس بۆ سەر رووسیا. یەکێک لە ئەنجامە ڕاستەوخۆکانی ڕێکەوتنی فەڕەنسی ئێرانی فینگنشتاین ناردنی هەیئەتێکی نیزامی فەڕەنسی بوو بۆ ئێران. ناپلیۆن گرنگێکی ئەوتوی بەم هەیئەتەدا بوو. خۆی ڕێوشوێنەکانی کارکردنی ئەم هەیئەتی دانابوو، ئامۆژگاری و فەرمانەکانی بۆ نووسی بوون. هەیئەتی نیزامی فەڕەنسی بە سەرۆکاتی گاردان لە کاتێکدا هاتە ئێران 1222 کە هێشتا جەنجی ئێرانی ڕووسی بەلادا نەکەوتە بوو. ئەم هەیئەتە خزمەتی گەورەی لەشکری ئێرانی کرد. سێ ناوەندی مەشقیان لە تاران، تەورێز، ئاسفەهان دامەزران. زیاتر لە 14 مانگ خەریکی مەشق پێکردنی چەند هەزار سەربازێکی ئێرانی بوو. تەنانەت ئەوان وشەی سەربازیان داهێنا و ئونیفۆرمیان کردە باو. ئەم هەیئەتە هەوڵیدا لەشکری ئێران لەسەر شێوەی سوپاکانی ئەوروپا ڕێک بخات و تاکتیکە جەنجیە کۆنەکانی ئێرانەکان بگۆڕێ. فێری تاکتیکی نوێی بەکارهێنانی تفەنگ و نیزە و تۆپیان بکەن. دوو کارگەی داڕشتنی تۆپیان لە تاران و تەورێز دامەزران و لە 1223ەوە کەوتە داڕشتنی تۆپی سەنگین کە پێشتر ئێران نەیبوو. چەندەندامێکی هەیئەتەکە لە تەورێز جێگیر بوون. ئەوان خەریکی ڕێخستنەوەی هێزەکانی عەباس میرزا بوون. فەوجی نیزامیان لێ پێگەهێنان. ئەم فەوجانە هەرچەندە لەسەر شێوەیەکی نوێتر لە جاران ڕێگەخران، بەڵام لە سەرەتادا هەر لە هەمان تیرە و هۆزەکانی عەجەم و بە فەرماندەیی مەزنەکانی خۆیان کۆکرانەوە و ڕێگەخران. ئێلە کوردەکان بە چاوی گومانەوە سەیری ئەم فەوجانیانە کرد. ئاغا گەورەکانی کورد لە ترسی ئەوەی نەوەکو دەسەڵاتی خۆیان بەسەر هۆزەکانی خۆیاندا لەدەست بدەن نەچوونە ڕیزی ئەم فەوجانەوە. لە ئەنجامدا ئەم فەوجانە بوونە هێزێکی چەکداری ڕێکوپێک بۆ دەستگرتنی تەواو بەسەر هەموو مەڵبەندە کوردنشینەکاندا. دەرباری قاجار لە سەردەمی فەتح عەلی شادا لەو پەڕی فەساددا بوو. نووسەرێکی ئەو سەردەمە ئەجێڕێتەوە لە ڕۆژێکەوە کە پادشا گەیشتە تەمەنی ڕوشد و بلوغ و توانی لەگەڵ ژنان بنی و مناڵی لێ بکەوێتەوە تا ئەو کاتی بۆ ئەو دنیا چوو لە 47 ساڵ زیاتر نەبوو، کەچی لە ماوە کورتەدا لە پشتی پاچی ئەو 2000 فرزەند و نەوەی لێکەوتۆتەوە. تا ئەمڕۆ 21 ساڵ بەسەر مردنی ئەوە تێپەڕیوە. ئەگەر فرزەند و نەوەکانی ئەو پاشایە بژمێرین سیر نییە کە بگەنە 10,000 کەس. هەندێک سەرچاوە ئەڵێن ژمارەی ژنەکانی فەتح عەلی شا گەیشتوتە 1000 شن. ئێراناسی بەناوبانگ لۆرد کیرزن لەم ڕۆنووسیوێتی بەم زۆریە و فرینەوەیە بار و ڕۆژی ڕائەتە بەدبەختەکانی ئێران دیارە. هەموو ئەم شازادانە بە نێر و میانەوە موچیان لە دەوڵەت وەرەگرت. سەرڕای ئەوەش حکوومەتی شارەکانی ئێران بەدەست شازادەکانەوە بوو. زۆری ئەوانە لە شارێکە بە میرات فەرما بوون، وەکو کولەی برسی بەری ڕەنجی جوتیارانی ئێرانیان هەڵەڵوشی. عەباس میرزا چوارەمین کوڕی فەتح عەلی شا وەلیعەهد و نایب السەڵتەنە و والی تەورێز بوو. لە تەمەنی 46 ساڵیدا مرد، 1249 کۆچی. کەچی ئەویش 26 کوڕ و 22 کچی لە پاش بەجێما بوو کە یەکێکیان محەممەد میرزا 1250-1264 کۆچی، ئەو کەسەی دوایی لە جێگەی فەتح عەلی شای باپیری بوو بە شای ئێران. خەرجی گرانی هەردوو خولی جەنجی ئێرانی ڕووسی 1218 1228 و 1242-1243 و خەرجی پێگەنانی لەشکری نوێ ئێران و خەرجی هەردوو خولی جەنجی ئێرانی عوسمانی 1221 و 1236 و خەرجی ئەو هەموو شازادێ و هی کۆشک و سەرا و ژیانی تایبەتیان لە ئەستۆی خەڵکی ئێراندا بوو، بە تایبەتی لە ئەستۆی خەڵکی ئازەربایجاندا کە عەباس میرزا والی بوو. شەڕەکانی عەباس میرزا لەگەڵ ڕووس و تورک زیانی زۆریان لە کووردا. هەزاران کەس لە ئەنجامی ئەم شەڕانەدا کوژران و بە سەدان ئاوایی تووشی تاڵان و کاولی و زەرەر بوون.
کەچی لە ڕێکەوتنەکانیشی نەک هەرگیز قازانجییان نەکرد بەڵکو تووشی زەرەری گەورەتر بوون. لە ئەنجامی پەیمانەکانی گوڵستان و تورکمانچایدا هەروەکو ئێران ئەرزێکی فراوانی لەدەستدا ناچار بوو دراوێکی زۆر لە باتی زەرەری جەنگ بە رووسیا بدا بەڵکو هەندێک لە ناوچەکانی ئازەربایجان لەوانە هەندێکی کوردنشین وەکو بارمتە لە ژێردەستی هێزەکانی ڕووسدا مایەوە تا ئێران ئەو چەردەدراوەیدا کە گفتی دابوو. لە ئەنجامی ئەم دوو پەیمانەدا چەند ئێلێکی کورد کەوتنە ژێردەستی رووسیاوە، چەند ئێلێکی تریشیان زۆزان و لە وەرگا و پاوەن و ئاوایەکانی خۆیان بە یەکجاری لەدەستدا و دەربەدەربوون. هەر لە ئەنجامی زوڵمی کاربەدەستانی قاجاردا ئێلە گەورەکانی حەیدەران لووت سیبچی و هەندێ هۆز و تیرەیتری کورد بە کۆمەڵ لە ناوچەکانی ماکۆخویەوە بۆ ناوخاچی عوسمانی کۆچیان کرد. کۆچی بە کۆمەڵی ئەم ئێلانە ئەوەندە گرنگ بوو تەنگ و چەڵەمەیەکی لە پەیوەندی دەرباری قاجار و بابی عەلی تورکدا خوڵقاند کە بەیەکێ لە هۆسەرەکیەکانی هەڵگیرسانی خوری دووەمی جەنگی ئێرانی عوسمانیدا ئەنرێ کە بە پەیمانی یەکەمی ئەرزڕوم دوایی هاتوو مادەی سێمی بە تایبەتی بۆ ئەوان تەرخان کرابوو. پەیمانی یەکەمی ئەرزڕۆم 1238 سەر لە نوێ کوردستانی لەسەری هەتا خوارێ لە نێوان هەردوو دەوڵەتی ڕۆم و عەجەمدا بەپی پەیمانەکەی ساڵی 1950دا بەشکردەوە. سنووری ئەو پەیمانەش لەسەر بنچینەی پەیمانی زاو دانرابوو. پەیمانی ئەرزڕۆم بە بیانووی دەزوەرنەدان لە کاروباری ناوخۆی یەکتری و خۆ هەڵنەقورتاندن لە کاروباری کوردستان و لابەلاکردنی بەخۆشی کێشەکانی هاتوچۆی ڕەوەندەکان بۆ گەرمیان و زۆزان بەپی مادەی یەکەمی و جۆری بەلاداخستنی کێشەی ئێلە پەنادراوەکان و داڵدانەدانی ڕاکردوانی یەکتری بەپی مادەی سێم و چوارەمی بناغی ڕێوشوێنەکانی هاوکاری سیاسی و سوپایی هەردوو دەوڵەتی دژی بزوتنەوەی کورد داڕشت. فەتح عەلیشا کوڕەکانی خۆی و زاواکانی لە شوێنە گرنگەکانی ئێران داهەنا. عەباس میرزا لە ئازەربایجان و محەممەد عەلی میرزا حکومڕانی ڕۆژئاوای ئێران و محەممەد وەلی میرزا حکومڕانی کرمان بوون. هەر یەکیان هێزێکی چەکداری پێکەوە نابوو. بە ئارەزوی خۆیان باج و سەرانیان لە خەڵگەسان. ئەمانە حەسوودیان بە یەکتریە برد، بە تایبەتی بە عەباس میرزا نەک بەتەنیا لەبەر ئەوەی باوکی بە وەلی عەهد و جێنشینی خۆی داینابوو، بگرە لەبەر ئەوەش چونکە ئازەربایجانی بەو سپارد بوو کە گرنگترین و دەوڵەمەندترین ئیالەتی ئێرانی بوو. یەکێ لە هۆکانی تێکشکانی عەباس میرزا لە هەردوو جەنگی رووسیدا ئەوە بوو براکانی لە کاتی پێویستدا نەهێزیان بۆ یارمەتیدانی ناردوو نە بەشداری خەرجی جەنگەکانی بوون. شازادەکانی قاجار بە هەموو ئێراندا بڵاو بوونەوە، هەر یەکیان هەڵپەی ئەوەی بوو گوند و ئەرز و ماڵ و دارایی خەڵک زەوت بکە، خۆی دەوڵەمەند بکە، ژیانێکی خۆش بۆ خۆی دابین بکە. هەر یەکێ لەمانە وەکو نیشانەی خانەدانێتی میرزایکی بەدواوە ئەنووسرا و نازناوێکی زلی بۆشی پێدرا. هەندێک لەمانە گەیشتبوونە ئازەربایجان و هەندێکیشیان بوونە حاکمی ورمێ، لەوانە محەممەد ڕەحیم میرزا ضیاء الدەولە، ئەکبەر میرزا، مەلیک مەنسوور میرزا، ئەحمەد میرزا معین الدەولە. ئەمانە لە دەربارێکا گەورە بووبوون کە لە هەموو ڕوویەکەوە نمونەی فەسادی سیاسی، ئەخلاقی، مالی، ئیداری بوو. ئەوانەی ئەبوون بە حاکمی ورمێ گویان ئەدایە باشکردنی گوزەرانی خەڵک و پێشکەوتنی وڵات، خەریکی ڕاوڕوت و سندنی باج و سەرانە و وەرگرتنی بەرتیل و پێشکەش و زەوتکردنی ماڵ و دارایی خەڵک و دەستگرتن بەسەر ئەرز و دەرامەتی ئاوایەکاندا بوون. فەتح عەلیشا خۆی کابرایەکی پولەکی پارەپەرست بوو، خۆشیێکی سەیری لە کۆکردنەوەی زێڕ و خشل و گەوهەر وەرەگرت. بە دیاری و پێشکەش کاری کاربەدەستانی ڕاپەڕاند. دەرباری قاجار پلەپایە و نازناوی بە پارە بە کاربەدەستانی دەستگای بەڕێوەبەلاتی دەوڵەت ئەفرۆشت. ئەوانیش پلەپای حکوومەتی خوار خۆیان بە خەڵکی تر ئەفرۆشتەوە و بە هەمویان خەریکی ڕوتاندنەوەی خەڵک بوون. کۆنتگۆبینیۆ وەزیری موختاری فەڕەنسی لە دەرباری قاجاردا لە ساڵانی 1855-1858 لە کتێبی 3 ساڵ لە ئاسیادا دەربارەی بەرتیلخۆری لە ئێراندا نووسیوێتی یەکێ لەو عیب بگرە لەو بەڵایانەی لە ئێراندا ڕەجیدا کوتاوە بڕینیشی زۆر دژوارە بەڵکو مەحاڵە بەرتیلخۆریە. ئەم کارە بە جۆرێ بڵاوە لە شاو بیگری تا بچووکترین مەئموری دەوڵەت بەرتیل وەرەگرن کەچی هیچ کەس دەنجیلێەوە نایەت. ئەڵەی هەموو مەئمور و کاربەدەستانی ئێران لەسەرێ تا خوارێ لە ناو خۆیاندا لەسەر ئەوە ڕێکەوتون کە لە مەسەلەکە بێدەنگ بن. لە پێشی ئەوەدا بچمە لەندەن کتێبی حاجی بابای ئەسفەهانیم دەستکەوت. لە کاتی خوێندنەوەیدا بەرچاوم کەوت کە لە زمانی سەڵتەنەتی فەتح عەلیشادا وەزیری موختاری ئینگلیزی فەردەیەک پەتاتەی بە دیاری بۆ دەوڵەتی ئێران بردبوو. گوتبووی کە ئەگەر ئەو جیا لە ئێراندا بڕوێنن هەرگیز تووشی قات و قڕی نابن، چونکە ڕواندنی ئاسانە، بەرووبوومی زۆرە، بە باشی جێگەی نانەگرێتەوە. بەڵام سەدری عەزەمی فەتح عەلیشا پێش ئەوەی پەتاتەکە وەربگرێ گوتبووی ئەگەر ڕواندنی ئەم جیا لە ئێراندا بڵاو بکەمەوە چەندە بەرتیل بەم نەدەن.
ئەو کاتە من هێشتا نەهاتبووم بۆ ئێران. سرم سوورما بوو چۆن ئەبێ سەدری ئاعزەمی دەوڵەتێکی گەورەی وەکو ئێران بۆ چاندنی ڕۆیچێک کە قازانجی هەموو خەڵکی تێدا بێ داوای بەرتیل بکە. بەڵام ئەوە ماوەیە کە کەوا خۆم لە ئێرانە ژیم هەست ئەەکەم کەوا ئەو قسەیە ڕاست بووە. مەحاڵە لە ئێران تۆ ئیشت بەیەکێ لە مەئمورەکانی دەوڵەت هەبێ و بتوانی بە بێدانی بەرتیل کارەکەی خۆت بڕوێنی. مەبەستی لەو سەدری عەزەمەی کە بەرامبەر بە پەرەپێدانی ڕواندنی پەتاتە داوای بەرتیلی کردبوو هەمان میرزا شەفیعی بەناوبانگە کە لە 1250 تا 1234 واتە لە یەکێ لە ئاڵۆزاویترین دەورانی مێژووی ئێراندا سەروەزیر بوو. یەکێکی تر لە پیاوەهەرە بەناوبانگەکانی ئێران میرزا حسێن خانی موشیرالدەولە و سوپاسسالاری عەزەم ئەویش لەو ماوەیەدا کە بوو بە سەدری عەزەمی ئێران بەرامبەر بە 50,000 لیرە بەرتیل ئیمتیازێکی بە ڕۆیتەردا 1872 کە مافی دروستکردنی ڕێگەی ئاسنینی ڕاشت، تاران، خەلیج، تراموای ناوتاران، دەرهێنانی هەموو کانەکانی ئێران، بەکارهێنانی لێڕەوار و ئاواکردنەوەی زەویزاری بەیار، هەڵکەندنی جۆگە و هەڵبەستنی بەنداو، دامەزراندنی ئاش و کارگا، بانک، خەتی تەلۆگرافی ئەدایە. رووسیا نەیهێش ئەم ئیمتیازە سەربکرێ. عەباس میرزا نائیب السەڵتەنە جارێکیان تاڵانکردنی ئێڵی بڵباسی بە قۆنتەراتی 15,000 توماندا بە دوو کەس لە سەرکردەکانی هێزەکەی، جارێکی تریش بەرامبەر بە 30,000 تومان هێزێکی بە سەرکرداتی حەبیبوڵڵا خانی شاسوون و سلێمان خانی گورجی بۆ هاوکاری مەحموود پاشای بابان ناردە سەر سلێمانی. دەستگای دەوڵەتی عەجەم لە تەورێز خەریکی سازدانی هێزی نیزامی بوو. بەو هێزانە هەوڵی ئەدا بە تەواوی دەست بەسەر ناوچەکە و بەسەر ئێلە کوردەکانی ڕەوەند و نیشتەجێدا بگرێ و شوێنە سەختەکان کە پێشترنیان ئەتوانی بیگەنێ و ئەوانەی لە دەوڵەت یاخی ئەبوون پەنایان بۆ ئەبرد ئەوانش قایم بکەن و باجی قورس و جەریمەکردنی ناڕەوا و جێچەڵکردن بەوانەی گومانی سامان و داراییان لێ ئەکرا و تاڵانکردنی هۆز و ئاوایەکانی کورد بوو بۆ سەرچاوەیەکی گرنگی دەرامەتی دەستگاکانی دەوڵەت و ژیانی کاربەدەستانی ورمێ. ڕەوەندەکانی ڕۆژئاوای ورمێ و هەرچی و شکاک و بڵباز لە دانی ئەو باجە زۆرێک خرا بۆ سەریان سەرپێچیان کرد. عەسکەرخانی ئەفشار چووە سەر ئێلی شکاک دوای ئەوەی ئیسماعیل ئاغای شکەفتی بە فێڵ کورد 1235 کۆچی ناوچەکەشی زەوتکردن. هەر ئەو چووە سەر مستەفا بەجی هەکاری لە ئاڵباغ کە لەسەر سنوور بوو. پاش 3 مانگ ئابلوقەدان بە دیلگرتی و ماڵ و دارایی تاڵان کرد. فەتح عەلی ئەفشاری چووە سەر ئێلی هەرچی پاش کوشتار و ڕاونان تاڵانی کردن. ئەمیرخانی قاجاری چووە سەر بڵباز دوای کوشتن و ڕاونان تاڵانی کردن. فەوجە نیزامیەکانی عەجەم کەوتبوونە هەوڵدانی ئەوەی دەست بگرن بەسەر شوێنە سەختەکانی کوردستاندا. قەڵاکانی کوونەمێش و بەردەڕەش کە دوو شوێنی سەخت بوون و ئەوانەی لە دەوڵەت یاخی ئەبوون ڕوویانتی ئەکرد هەردووکیان جیران و هێزی دەوڵەتیان لێجێگیر بوو. 1260 کاربەدەستانی عەجەم پەناهێنانی نوورڵڵابەجی هەکاریان بۆ ناوچەکە کردە بەهانەی لەشکرکێشێکی تر. نوورڵڵابەگ یەکێ بوو لە هاوکارەکانی بەدرخان و بەشداری بەرەنگاری هێرشەکانی عوسمانی بوو. دوای تێشکانی ڕاپەڕینەکەیان لە دەست ڕۆم هەڵاتە بوو لە ناوچەکانی دەشت و تەرگەوار دانیشت بوو. کاربەدەستانی عوسمانی داوان لە فەرمانفەرمای ئازەربایجان کرد کە بە گیراوی بیدەنە دەستیان. ئەویش فەرمانیدا بەگلەربەجی ورمێ کە نوورڵڵا بگرێ و بیداتەوە دەست کاربەدەستانی سنووری عوسمانی. مەزنەکانی کورد ئامادە نەبوون نوورڵڵابەگ بەدەستەوە بدەن. هێزە نیزامیەکانی عەجەم چوون بۆ تەمێکردنی یاخیەکان و گرتنی نوورڵڵابەگ. بەڵام خەڵکی مەرگەوەڕ و تەرگەوەڕ و دەشت بە کۆمەڵ ڕوبەڕووی هێزەکانی عەجەم بوون و شکاندیانن. محەممەد ڕەحیم میرزای کوڕی عەباس میرزا کە بوو بە حاکمی ورمێ بۆ چاوترساندنی گەورەکانی کورد لە پێش هەموو شتێکەوە کەوتە گرتنیان. سەمەدخان و غەفوورخان و عەبدوڵڵا لەتیف لە سەرانی زەرزا کە بۆ بە خێرهاتنی چوبوون هەمیان گرت و بە گیراوی ڕەوانی تەورێزی کردن. عەلی ئاغای شکەفتی سەرخێڵی شکاچیان بە قسەی خۆشلازدا و هێنایانە ورمێ لەوێشەوە بە گیراوی ڕەوانەی تارانیان کرد. میرسوڵتان نەوەی ئەمیرخانی یەکدەست لە گوندێکی چەپەکی سەرسنووری ئێرانی عوسمانیدا بە ناوی بنار لە ناوچەی مەرگەوار ئەژیا تا ئەو سەردەما دەسەڵاتی عەجەم نەگەیشت بۆ ئەوێ. نیعمەتوڵڵا میرزا ئەویست ئەرزی ئاوایەکانی ناوچەکە داگیر بکە و دەرامەتی زەویوزاری گوندەکان بۆ خۆی بات. مباشری دانابوو بۆ قەبڵاندنی بەشی خۆی لە بەرووبوومی کشتتوکاڵ و ئاژەڵ و بەرهەمی ناوچەکە. میرسوڵتان ملی بۆ ملهۆڕێ نەدا. ئامادە نەبوو ئەو ڕێوشوێنانی کام کابرا و مباشیرەکانی بۆ سندنی مڵکانە و باجەکانی تردایان نابوو قبول بکە. نیعمەتوڵڵا میرزا بۆ جێبەجێکردنی خواستە تایبەتیەکانی خۆی داوای هێزی لە حکوومەت کرد. لە تەورێزەوە فەرماندرا بە عەسکەرخانی سەرتیب لە هەموو قەڵاکانی مەڵبەندی ورمێ پاسەوان دابنێ بۆ ئەوەی دەسەڵاتی دەوڵەت لە هەموو ناوچەکەدا جێگیر ببێ و حکومەکانی بڕوا. عەسکەرخان قەڵای بەردەسووری گرت و عەجەمی لێدانا.
بە فەرتوفێڵ یاخود میرزا ڕەشید گوتەنی بە تەدبیراتی سائیبە و وعدە و وەعید میرسوڵتانی لە بنارەوە هێنایە بەردەستی خۆی. مباشیرەکانی لەگەڵ ناردەوە بۆ بنار بۆ حسابکردنی ئەو باجانەی ئەبوو بیدەن. لەوێ پێک نەهاتن و میرسوڵتان گوێ نەدانێ. خەڵکی بەردەسووریش چاویان لەو کرد و ئامادە نەبوون داوای مباشیرەکان جێبەجێ بکەن. عەسکەرخان فەوجە نیزامیەکانی قشوونی ورمی سازدا بە تۆپخانە و سوارەوە لە چەمەنی دزگیر لە دەشتی مەرگەوەڕ لەشکرگای دامەزران. هێزەکانی کۆکردەوە حەسەنخانی سەرتیپی سوارەی قەرەپاپاغ و میرزا ئاغای سەرخێڵی شوکاک و سوارەکانی ئەویش گەشتن. 3 تا 4 هەزار سەرباز و سوارە کۆبوونەوە. ئەم جارەش عەسکەرخان تەدبیراتی سائیبەی بەکارهێنا. دەستەیەک سەربازی نار کە لە قەڵای بناردا وەکو بارمتە بمێننەوە بۆ ئەوی میرسوڵتان زاد بکە بێتە ناو لەشکرگاکەیان. میرسوڵتان هات، بەڵام لەوێ بە بیانووی ئەوەی نامە ئەنێرن بۆ تەورێز و چاوەڕوانی هاتنەوەی وەڵامەکەیەکەن گلیاندایەوە. پاش چەند ڕۆژێ میرسوڵتان نائومێد بوو، گەیشتە تینی و دەستی لە ژیان شۆر. بەیانیەکی زوو هەڵی کوتایە سەر چادرگەی عەسکەرخانی فەرماندەی گشتی لەشکر و دا بەر خەنجەر و کوشتی. لە هەمان چادردا مەلیک مەنسوور میرزا و نیعمەتوڵڵا میرزاشی لێبوو. لەم ڕووداوە حەپەسان بە پەلە پرۆزێ لە چادرگە دەرپەڕین، کەوتنە هاوار. نۆکەرەکانی سەرتیب ڕژان ناو چادرگا. هەر لەوێدا میرسوڵتانیان ئەنجنەنجن کرد. هێزەکانی عەجەم ئەمەیان کردە بەهانەی تۆڵەسەندن. بە مەرگەوەڕوەر بوون بۆ کوشتن و تاڵانکردن. نووسەرێکی ئەرمەنی لە کاتی ڕووداوەکانی ساڵی 1297دا خۆی لە سابڵاغ بووە کە هۆی بەشداربوونی ئەلی زەرزا و سەرۆکەکانی لە خۆیانە پرسی. ئیبراهیمخانی سەرۆکی زەرزا لە وەڵامدا ئەڵێ هەر کەسێ دەست لە گیانی خۆی بشوە چی لە دەست بێ ئەیکا. ئەو زوڵمەی من لە حاکمی ورمێ موعینالدەولە و کوڕەکەی ئەو حاکمی شڵم دیوە چۆن لە بیرم بچێتەوە. لە پاش لێخرانی موعینالدەولە تۆ منت لە تەورێز بینی. چەند جار سکاڵا و گازندەم لای کاربەدەستانی ئازەربایجان کرد لەو دەست درێژیانەی کە شازادە لە منی کرد بوو. هەموو سکاڵاکانی خۆم بە بەڵگە سەلمان کە شازادە 12,000 تومانی بێ هیچ بیانوێک لە من سندووە. هەمویان ڕاستی خاوەن حەقبوونی من تێگەیشتن کەچی کەسیان هیچیان نەکردبوو بۆ لابرنی ئەو زوڵمەی لێم کرابوو. تەنانەت نەمتوانی ئەو کچانە ژوەر بگرمەوە کە بە زۆر لە ئێلەکەی منیان زەوت کردبوو. سەرنجام هەموو داواکانی منیان بە 800 تومان قەبڵان، ئەویشیان هەر نەدامەوە. لەبەر ئەو شتانە بوو تۆڵە ئاگری لە جگەری ئێمە بەردا و ئێمەی بۆ لاساری و یاخیبوون ڕاکێشا. کەڵەکەبوونی ئەم ڕووداوانە لە بیرەوەری هەردوو گەلی ئازەری و کووردا بە جۆرێکی سەلبی لە پاشەڕۆژی پەیوەندیەکانیاندا ڕەنگیدایەوە. لە هەندێک سەردەمی دوایترا شێوەی جەنگی ناوخۆی نەتەوەیی و مەزەبی بەخۆیەوە گرت.